بیسەر و بینەرە بەڕێزەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی شەش پرسیار درێژەی هەیە. سڵاو و ڕێز بە هەمووتان، تەندروست و لەش ساخ بن. لە درێژەی بەسەرکردەوەی بربژێرە سەرکەوت و لێ هات و جیاوازەکانی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان لە باسنەی سلێمانی کە دەوەرەکانی راپەڕین گەرمیان بە گشتی دەگرێتەوە پارێزگای سلێمانی و دەوروبەری، ئەم جارە میوانەکەم بەڕێز دیاری محەممەد مەجید کاندیدی ژمارە 22 لە ڕیزبەندی کاندیدان و بربژێرانی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان و لەگەڵ ئەو شەش پرسیار تاو توێ دەکەین. کاک دیاری زۆر بەخێر بێ، بەهیوان لە بەرنامەی داهاتوو لە پەرلەمانتان بینینەوە. حەز دەکەم بەر لە شەش پرسیارەکەم بۆی بەرنامەکەت بۆ باسکەم. چاوپێکەوتنێکی جەنابتمان بینی دێڕێکی زۆر جوانی تیابوو، دەمەوێت سەرنج بۆ بینەرەکان و بیسەرەکان ڕاکێشم. دەڵێیت بە پێچوانی ئەوەی ئەوتۆمەتانی بۆ پارتی هەڵدەبەسترێ کە گوایە دەسەڵاتێکی خۆسەپێنە بەرنامەکەمان خۆسەپێنەمە، بەست چیەلەوە؟ طبعا سپاس دووبارە سپاسی بینەر و بیسەری جەنابتانەکەین. ئێمە باز لە ئەوەکەین ئێمە بەرنامەی حکوومەت ئەو بەرنامەیە کە کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان تەقدیمی کرد لە پەرلەمان و دەنگی لەسەر درا و کابینەی نوێی پێکێنرا. ئێمە بڕیار بوو لەسەر ئەو بەرنامەیە پێکەوە لەگەڵ هەموو حزبەکان بۆ خزمەتی خەڵک کار بکەین و ئەگەر ئەوانەی هاوبەشمان بوون لەو بەرنامەیە هاتنە دەرێ، ئێمە ئەمانەی ئەو بەرنامەی کە بەڵێنمان بە خەڵکدا بوو بیسەپێنین بۆ خزمەتی خەڵک. بەڵێ ئێمە بەرنامە ئەسەپێنین، بەرنامە سەپاندنی ئێمە بۆ خزمەتی خەڵکە، نەک ڕەئی شەخص و حزبی پارتی دیموکراتی کوردستان. دەست خۆش. کاک دیاری بەرنامەکەم دوو بۆکست لە بەردەمە، بۆکسێکیان پڕێتی لە کارتی بچووکی زەرد، یەک دانە سووریتیایە، نازام کەی بۆ دەرەچێت سوورەکەیان چیە؟ ئێستا پێ دەڵێم. هەموو کارتە زەردەکان هەر کارتۆ پرسیارێکی لەسرە، تۆ وەڵامی و پرسیار دەدەیتەوە بۆمان دەخوێنیتەوە، هەر کات خوێنتەوە ئەو کارتە دەکەیتەوە کسە بەتاڵەکەەوە. کارتە سوورەکە لەبەری پرسیارەکەی جیاواز لەوانی دیکە ئەگەر هاتە بەرچاوت ئەوەیە. دەست پێ بکەیت کارتی یەکەممان بۆ ڕاکێشە. تەرکیتیانە تەرکیشی تایە توانێت. فەرموون. پرسیار یەکەم کاندیدی ژمارە 22 بۆم ڕادەکێشێت. پرسیار یەکەمەڵێ بۆچی پارتیت؟ کاک دیاری ئەو هەموو لایەن و پارتە سیاسیە لە کوردستان هەن، بۆچی بربژێری پارتین؟ سەرەتا پێشەوەی بربژێری پارتی بم، من ئەندام و خزمەتکاری خەڵکم و لەم ڕێەوە هەستەکەم پارتی دیموکراتی کوردستان ئەو حزبەیە کە لەگەڵ خەڵکە و بۆ خزمەتی خەڵکە و وەسیلەیە بۆ خزمەتکردن. بۆیە من خۆم لەو حزبە بینیوەتەوە کە بۆیە پارتیم لە بەرەوەی خزمەتکاری خەڵک بم. یعنی بابەتی خزمەتکاریەکە خاڵە گەورەکەیەتی. ئەگەر خزمەتکاری خەڵک بین ئەو کاتە لە ئێش و ئازار و معاناتی خەڵک تێگەین و لەگەڵ خەڵکین. بۆیە ئەمە بەشێکێتی و بەشە هەستە نەتەوایەتی و جوانەکەی پارتی دیموکراتی کوردستان و ئەو مێژوە جوانی پارتی دیموکراتی کوردستان و ئەو قوربانی پارتی دیموکراتی کوردستان هی ئەوەیە پارتی بین. بۆیە کاتێک کە هەر ئەندامێکی پارتی لە شوێنێک لە جێگایەک باز لە بوونی ئەندامێتی خۆیەکانە ناو پارتی دیموکراتی کوردستان زۆرێک لە شانازیەکانی پێبڕێ. بۆیە منش حەزم کردو یەکێک بم لەو کەسانەی ئەو شانازیانەی پارتی دیموکراتی کوردستان پێم ببڕێ وەکو تاجێک لەسرم بێ کە بریتە لە خزمەت، نیشتیمان پەروەری، ئاڵادۆستی، خاکدۆستی، پارێزگاریکردن لە قەزەی کورد. دەستخۆش. پرسیاری دۆمان بۆ بخوێنیتەوە. بیرتان دێنمەوە کاندیدی میوانی ئەمڕۆ ژمارەکەی 22. کام گرفتی شارەکەت نیگەرانی کوردی؟ کاک دیاری لەم دەڤەرە زۆر گرفت هەیە کە وەلانراوە، بەڵام لە ناویاندا کامیان زۆر خەمی بۆ دەخۆی، کامیان زۆر لە خەیاڵتە. من بەسم پارێزگای سلێمانی. وەڵاهی ئەگەر کام گرفت زۆر زۆرە لە شاری سلێمانی. نمرە یەک دەدەی بە کام گرفت؟ نمرە یەک دەدەم بەو پاشاگەردانی کە لە شاری سلێمانی هەیە، بەو هەموو هێزە زۆرەی کە لە شاری سلێمانی هەر یەکە لەلایەن کەسێکەوە ئاڕاستا ئەکرێ و کەوتونەتە وێزەی کاسبکار و بازرگانی ئەم شارە. فەوزایە بەڵێ. بۆیە ئەمە نیگەرانی کردوم و زۆرێک لە کاتی چاوپێکەوتنەکانیشمان من قسە لەسەر ئارامیەکەم. کاتێک بتوانین ئارامی بگەڕێنینەوە بۆ ئەم شارە، ئەو کا دەتوانین خزمەت گوزاری لەم شارەش پێشکەش بکەین. کاتێک ئارامی لەم شارە دروست ئەبێ، بازرگانەکانمان دێنەوە باوەشی شار و خزمەتی ئەم شاراکەن و گەنجەکانمان دەچنە ناو کاری خۆیان و پرۆژەی خۆیان جێبەجێکن. بۆیە بەلای منەوە ئەوەی کە زۆر نیگەرانی کردوم ئەو شێواز و مامەڵەکردنی هەندێک لە هێزە چەکدارەکانی ئەم شارەکە لەلایەن حزبەوە ئاڕاستاکرێن، ئەمانە نیگەرانی کردوم سەرباری ئەوەی کە
ئەو داهات و بودجەی کە لە شاری سلێمانی هەیە بۆ خەڵکی شار ناگەڕێتەوە خەرج ناکرێت ئەمانەش نیگەرانین بەڵام ئەوەی کە تۆ پێدوتم ئەمە ئەو فەوزایی کە میلیشیای تایبەت لێرە زۆرتر قسەی دەخوا و بەسەر خەڵکدا بڕیاردەرە پرسیاری سێهەمیشمان بۆ ڕابکێشە. پەیامت بۆ ئەوانەی هێشتا دڵنیانین بەشداری دەنگدان بدەن. کار دیاری خۆ دەزانی خەڵکێکی نیگەرانە دەڵێ من هەر دەنگمدا بەم هێزەی ئێرە و هەر دووبارە بێبەڵێنی لەگەڵ کردم. بۆ ئەم جارە خەڵکانێکی هێشتا بڕیاریان نەداوە کارتی دەنگدانیشیان هەیە چیان پێ دەڵێ؟ پەیامی من بۆ ئەو دەنگدەرە خۆشەویستانی کە تاوەکو ئێستا یەکلانەبوونەتەوە دەنگی ڕاران من پێیان ئەڵێم دوو دڵ مەبن لە دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستان و لیستی ١٩ لەم شارە. ئێمە دەمانەوێت شاری سلێمانی ئەو شارە بێت کە لای پارتیەکان چەند پیرۆزە چەند خۆشەویستە ئەمانەوێت بە دەنگەکانی ئەوان شەرعیەتێک بە ئێمە بن بۆ خزمەتکردن لەم شارە چونکە ئەگەر ئەوان دەنگی پارتی دیموکراتی کوردستان بن لەم شارە و هێز بن بە پارتی هێزی خۆی لە پێناو خزمەتکردنی ئەم شارە سرف دەکا نەک لە بەرەوەی کە ئەوان دەنگمان نادەنێ ئەم شارەوە باوەکو خۆی بڕوا. ئێمە لەم شارە هیچ یەکەیەکی ئیداری بە دەست پارتی دیموکراتیکوردستان لای بەردەستانیە بۆیە ئەو پۆستانە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە دەدرێ بە پارتی دیموکراتی کوردستان و ئەو پۆستانە ئێمە ئەمانەیە بە شەرعیەتی دەنگدەر وەری بگرین تا خزمەتی ئەم شارە بکەین و ئەوانی کە پێشووتری ژویستومانە بیکەین لەم شارە ئەو پۆستانی کە ئەوان داویانە بە خەڵک ئەوان ڕێگرن لە بەردەمانە بۆیە بربەستەکان پۆستەکان و قورساییەکانە بۆ حزبانیانداوە بۆی ئەمانوێ لە سلێمانی پۆستەکان بدرێ بە ئێمە بۆیە ئەر کارێک لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ سلێمانی هات هیچ کەسێ ڕێگر نەبێت لە جێبەجێکردنی لەم شارەیە. دەستخۆش کاتە غیابی پارتی لە ئیدارەی ئێرە وای کردووە وەکو پێویست ئەم شارە ئاوادان نەبێ بێگومان. پرسیاری چوارەمیشمان وەڕا بکێشیت بۆ ئەوی بزانین چی بە بینەر و بیسەرەکانمان دەڵێ. چۆن پاداشتی دەنگدەرانت دەکەیت؟ ئەوانەی دەنگت دەدەنێ سبەی چۆن دەتوانێت و قەرزەی دەنگیان بۆ 4 ساڵ بدەیتەوە؟ بە خزمەتکردن لە ڕابردووشا ئێمە کارەکانمان شاهیدن. ئێمە لە هەچ شوێنێک بەرپرسیارەتیمان هەبوو بێ بەرپرسیارەتیمان بە خزمەتکاری ناوزەند کردووە. ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵکەزانین و ئەوەی کە بە من ئەکرێ و پاداشتی دەنگدەرەکانمە بێ ئەوە بێ کە هەر کەسێک دەنگ بە دیاری محەممەد مەجید کاندیدی ژمارە 22 بدا ئەگەر لە پەرلەمان بێ ئەبێەوە ئەو هەستەی بۆ دروست بێ کە خۆی ئەندامی پەرلەمانە هەستکە خۆی لە ناو هۆڵەکانی پەرلەمان ئەو بەرپرسیارەتی کە ئەدرێ بە من ئەبێ شێر بکرێ لەگەڵ هەموو دەنگدەرەکان و هەموو کەسێک لەم شاری سلێمانیە ئەبێ هەست بکە خۆی نوێنەرەکەیە لە ناو هۆڵی پەرلەمان. ئێوە زۆر باجی پەرلەمانتارانی پێشوو نادەن کە ئێستا لە بانگەشە دەچنە لای دەنگدەر پێتان ناڵێن ئەزمونێکی خراپمان لەگەڵانی دیکە هەیە؟ طبعاً ئەرکەکەتان قورس نییە؟ بەگشتی بەڵێ ئەرکەکە قورسە. ئێمە ئەمانەوێ ئەو بێمتمانەیی لە ڕابردوو دروست بووە بەداخەوە ئێمە ئەمانەوێ بۆ کاندیدانی داهاتوی خۆمان ئەرکێک لەسەر شانیان سوودکەین خۆشکەر بین ئێمە هۆکار بین بۆ ئەوەی کە ئەو متمانەیە لە بینی دەنگدەر و کاندیدا دروست بکەین. من بەش بە حاڵی خۆم هەتاوەکو ئێستا کە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی خۆمە ڕەنگە بینەر و بیسەری جەنابتان گوێبیست بن هەتاوەکو ئێستا یەک بەڵێنم بە هیچ کەسێک نەداوە کە بەڵێنێک بێ نەتوانم بیبینە سەر بەڵام ئەتوانی ئەو بەڵێنە بین کە پردی پەیوەندی دەنگدەران و هەر لایەنێک بین کە لە پۆستی حکومی و پۆستی حزبی لە هەرێمی کوردستان شەڕی ئەوان دەکەن هەتا پێتان بکرێ ئەوە وەکو پردی پەیوەندی بەڵام وەکو وەرگرتنەوەی ماف و داواکاری خەڵک ئێمە لە پەرلەمانە بین بۆیە ئێمە شەڕ بۆ ئەوان بکەین نەک ئەوان هەموو جارە بێنەوە سەر شەقام شەڕی خۆیان بکەن و خەڵکێک بکەنە ئەندامی پەرلەمان و لیستێک بکەنە هێز بەڵام شەڕی دەسەڵات و پارە و پۆست بکەن. ئێمە ئەمانە ئێمە شەڕی ئەوان بکەین جارێکی کە ئەوان نێنەوە سەر شەقام و داواکاری خۆیان بکەن ئێمە داواکاریەکانە لە پەرلەمان بۆ دەستخۆش. پرسیاری پەنجەمیشمان بۆ ڕابکێشی بیری بیسەر و بینەر و دەنگدەران دێنمەوە کاندیدی ژمارە 22 میوانی ئەمڕۆی 6 پرسیارە دەتەوێت لە کام لیژنەی پەرلەمان کار بکەیت؟ خۆتەزانی 19 لیژنەی هەمیشەیی هەیە لە پەرلەمانی کوردستان. حەز دەکەی کە دەست بەکار بووی
لە کام لیژنە سەرۆکیان ئەندامی لیژنەکە لەبەرەوەی من ئەولەویەتم ما بە ئەمنیەت حەزەکەم لە لیژنەی ئاسایش بوون لە دەستخۆش یعنی ئاسایش و ناوخۆ بەگشتی کاروباری ناوخۆ دەیبەستیتەوە بۆ وەڵامی ئەو گرفتەی شارەکە کە باسمان کرد لەوێ چارەسەر و قسەی خۆمان هەبێ بۆ ڕێخستنەوەی هێزەکان. پرسیاری کۆتاییمان بۆ ڕابکێشە بزانین شەشەمین پرسیار بۆ میوانەکەم دەڵێت چی؟ یەکەم هەنگاوت بۆ کام توێژ دەبێت؟ باشە باسی زۆر خەممان کرد بەڵام یەکەم توێشکە لە یادت دەبێت یەکەم پرۆژی بۆ پێشکەشکەی قسەت دەبێت لەسەری من ئەوەی کە ئەگەر بتوانین کار بکەین من بەرنامەیەکم هەیە کە ئێستا گەنجانی زۆرمان گرفتاری ئەوەن بابەتی دامەزراندن باش کاتێکێتە سەر بابەتی دامەزراندن ئەو تەمەنە محەدەدەی کە دیاری کراوە 18 بۆ 25 باش ئەمە ئەگەر ڕێنمایی بێ ئەگەر یاسا بێ من کار لەسەرەوە دەکەم ئەم یاسا و ئەم ڕێنمایی هەڵبگیرێت بۆ لەبەرەوەی ئەوە زەمبی دەرچوویەکی زانکۆ نییە لە 2014 کە تەخەڕوجی کردووە و دانەمەزراوە و اختیاری خۆی نەبوو تەمەنەکەشی تەمەنەکەی ڕۆشتووە تاوانی باجی تەمەنەکەی بدا بۆیە یەکێک لە کارە هەرە گرنگەکانی من و حەزەکەم لە ناو پەرلەمان بۆ ئەوان ئیش بکەم جگەلەوە من لەبەرەوەی نابیستێک لە ماڵەکەی منا هەیە پێم خۆشە پرۆژەی نابیستەکان بم لە ناو پەرلەمانی کوردستان و دەنگ و ڕەنگی نابیستان و کەمەندامان لە ناو پەرلەمانی کوردستان هەبن و من بەشێک بم لەوان. دەستخۆش دوو خاڵی گرنگ و جوان و جیاواز بوون زۆر زۆر بەخێر بێ دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت هیوادارم لەگەڵ پیرۆزبایی کابینی داهاتوو یەکێک بیلا کاندیدا یان بەربژێرە دەرچوەکانی ناو پەرلەمانی داهاتووی کوردستان بۆ خۆلی شەشەم زۆر زۆر بەخێر بێ کاکداری خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئامادەبوونت کە لەناو هەموو سەرقاڵی و گەڕان و ماندوێتیانە هاتنە پرۆگرامەکە دووبارە بەخێر بێ سوپاس بۆ بەڕێز دیاری محەممەد مەجید کاندیدی ژمارە 22 لە ڕیزبەندی کاندیدان و بەربژێرانی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان هیوادارم لەسەر سندوقەکانی دەنگدان وەڵامەکانیتان لە یاد بێ کە چەند بە ئەمەکەوە هیچ شتێکی نەگوت کە نەتوانێ بیکە وەکو هەمیشە پارتی دەڵێ ئێمە بەر لەوەی کە هەنگاوێک بنین ناڵین بۆتان دەکەین کە کردمان دەڵێین ئەوە ئەمجامماندا سوپاس بۆ بینەری و بیستریتان تا ئێستا لەگەڵمانمانەوە ژماری کاندیدە میوانەکەمتان لە یاد بێ کە 22 و 190 پارتی دموکراتی کوردستان لە جێی واژۆکانتان بێ سوپاس بە هاوکارانم شالا تۆفیق ڕێباز موسا لە کاری جێبەجێکردن و وێنەگرتنی پرۆگرامەکە تا لەگەڵ میوان و کاندیدێکی دیکە و بۆ 6 پرسیاری دیکە دەگەڕێمەوە کوردستانی شیرین ئاوەدان و دروشما گەورە و گرنگەکانی پارتیتان بیر نەچێ ئاوەدانی ئارامی پێکەوی خۆراگری خۆتان لەگەڵ